خاوەن پشکەکانی پرۆژەی وەرینستین لە هەولێر هاتوونەتە بەردەم دەستەی وەبەرێنان داوای تەواوکردنی پرۆژەکەیان دەکەن. ئەتا 2012 کرد لە پاش 2012 ڕاوەستا و بە حکمی ئەوەی گوتیان ئەوە هەیە و مشکلیان نەناخۆ دروست کرد. پاشی 2000 ئەوەی بابرەنگەیە 2014 گوتیان شەڕی داعشە گوتمان مشکلە نییە. هەر لە پاش هەنجێ هەر ئێستاش کە دێن دەرێن ئەو هەفتەیە ڕۆژ هاتن گوتیان 2 ڕۆژ بەس 2 ڕۆژ مامۆڵە دەوزارێ دێنن 3 ڕۆژ یعنی ئەوە تقریبان 8 ماگەمە دێن ئەو هەمان پێ دەکەن 2 ڕۆژ 3 ڕۆژ هەفتەک ئەوها ینی هەموو هەفتەک قسەکانیان دووبارەیە. لەم پرۆژەیە بڕوا بکە بە سەدان ئایلەی تایە کرێچیە نەک بەدەیان بە سەدان ئایلەی تایە کرێچیە تا ئێستا 13 ساڵ ئێمە چاوەڕین 13 ساڵ پێش ئێستا بۆ ئێمە کلیلما وەربگرتە هەتا ئێستا کەس نەگەیشتوتە نەتیجەی خۆی هەر ڕۆژەی ئەمان خەڵەتێنن یەی نێرە کۆ بینەوانێ وعدێکمان پێێن بۆ هەفتەیەکی گە و ئەسڵ و ئەساسی نییە. بەوتەی خاوەن پشکەکان 13 ساڵە پارەیەکی زۆریان داوە بە پرۆژەکە کەچی تا ئێستا تەواو نەکراوە و دەستیان پێ دەکەن. لە بەغدای ڕاهاتیە ئەو شۆ لە فندق مایتەوە خەڵک شتێدا لە سلێمانی ڕاهاتیە خەڵک شتێدا لە ڕانەی ڕاهاتیە 1400 خێزانە 1400 خێزان زۆرە بەڵام زۆربەی زۆری بەخوای لەو ماوە سێ چارەك هەر مردن یعنی لە چاوەڕوانی بێتان بوو 13 ساڵ لە چاوەڕوانی زۆرە حکوومەتێک ئەگەر لە چار کابینەی یەک دوو پرۆژەی جێبەجێنەکەمت لە شەقامی بکەم شەقامی 150 و 120 دروست کردیە کاکەوەش لۆ بەرژەوەندی خۆیتیان. لە ماوەی ڕابردوو بەڵێن بە خاوەن پشکەکانی پرۆژەی وەرینستی درا کە پرۆژەکە دەدرێت بە بەڵێندەرێکی دیکە بۆ تەواوکردنی بەڵام ئەوە ماوەیەکی زۆرە لەو بەڵێنەی پێیان دراوە بۆیان جێبەجێ نەکردوون. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.